بەشی یەکەم الئیلاه خدا لاپەڕا 27 لێکۆڵینەوەی زمانەوانی وشەی ئیلاه لە زمانی عەرەبیدا لە سێ پیتی هەمزە و لام و ها پێکهاتووە لە فەرهەنگەکانیشدا بەو مانانەی خوارەوە هاتووە ئەلیهت ئیلا فلان واتە دڵم لە کەناری ئەودا سوکنا بوو ئەلیهە ڕەجوڵ یەئلەهو پەنایدا لەوەی لێی دەترسا یەکەم ئەلیهت ئیلا فلان واتە دڵم لە کەناری ئەودا سوکنا بوو دووەم ئەلیهە ڕەجوڵ یەئلەهو پەنایدا لەوەی لێی دەترسا سێەم ئەلیهە ڕەجوڵ ئیلا ڕەجوڵ ڕووی تێکردو بەرەو پیری چوو چونکە شەیدای ببوو چارەم ئەلەهە الفەصیل بئەمه هۆگری دایکی بوو خۆی خستە باوەشیەوە پێنجەم ئەلەهە ئیلاها و ئەلوها پەرستی گوتراوە ئەڵڵا لە لاها یەلیه لەیها وەرگیراوە واتە بزر بوو دیار نەما بە تێڕوانین لەو مانانەی سەرەوە بە دیار دەکەوێ کەوا هۆی ئیلاه یەئلەه ئالیها ئیلاها بەمانای پەرستن واتە تەئلەه و ئەڵڵا بەمانای ئەلمەعبود واتە پەرستراو بەکارهاتووە بریتیە لە یەکەم پڕکردنەوەی نەبوونی و بەدیهێنانی پێداویستی کەسێک کە هەست کات کەسێکی تر توانا ویستی هەیە بۆی دێنێتە دی ئەمە دەبێتە پاڵنەری یەکەمی پەرستن لەم پاڵنەرەوەیە دەبینیت ئەم کەسە مەیلی بۆ خاوەنتوان و وێستەکە چووە و حەز بە نزیک بوونەوەی دەکات تا ئەوەندە هۆگری دەبێت دەی پەرستێ مرۆڤ بە خەیاڵیدا نایە کەس بپەرستێ ئەگەر نەزانێ پێداویستیەکانی جێبەجێ دەکات و لە تەنگانەدا بەسەری دەخا و بەهانایەوە دێ و ترس و دڵە ڕاوکێ لە دڵدا لا دەبات دووەم هەروەها ئەگەر بیر و باوەڕی مرۆڤێک وابێت کە یەکێک هەیە پێداویستی جێبەجێ دەکا و بەهانای پاڕانەوەی خەڵکیەوە دێ ئەوە ئەو قەناعەتەی بۆ دروست دەبێت کە ئەو لایەنە نەک هەر پلەپایی لەو بەرزترا بەڵکو دەبێت دان بدرێت بە بەرزی و زاڵی و هێز و دەستڕۆیشتنیشیدا سێم ئەو کەسەی بە پێی یاسا و ڕێسای سروشت و گەردوون پێداویستەکانی ئەم دنیایە جێبەجێ دەکات و زۆربەی کردەوەکانی لە بەرچاوان جێبەجێ دەبن و لە بازنێکدا کە لە زانستی ئێمە بەدەر نییە ناچێتە ئەو مەقامەوە کە وەکو خوا تەماشا بکرێت و بپەرسترێت بۆ نمونە پیاوێک پێویستی بە هەندێک پارە دەبێت دێتە لای پیاوێکی دی و داوای ئیشێکی لێ دەکا و ئەویش بەدەنجێ دێت و کارێکی پێدەستپێرێت و لە بری ئەو کارە کرێی دەداتێ کابرا دەزانێ کە ئەم کرێیە لە بەرامبەر کارەکەی خۆی دایەتی کە ئەنجامی داوە هەرگیز بە خەیاڵیدا نایەت تجای ئەوەی باوەڕی وابێ کە خاوەن ئیشەکە شایانی پەرستنە چونکە دەزانێ و بە چاوی خۆیشی دیتی کە چۆن گەیشت بەو ئەنجامە و ئەو ڕێگەی زانی کە پیاوەکە گرتیە بەر بۆ دابینکردنی پێداویستیەکەی لۆچوونی پەرستن بە خەیاڵی کەسدا نایەت مەگەر پەرستراوەکە و دەسەڵاتەکەی لە پشتی پەردەی غەیب بن و توانای جێبەجێکردنی پێداویستیەکان و کاریگەری لەسەر تەواوکردنی کاروبار لە ژێر پەردەی شاراوەیی بن لێرەوە وشەیەک بۆ پەرسترا و مەعبود هەڵبەژێردراوە کە مانای دیار نەبوون و سەرسوڕمان و خۆشەویستی لەگەڵ مانای بەرز و بڵندی و هێز و دەسەڵاتی ڕەها لە خۆ بگرێت چارەم ئەوەی ئێستا هیچ گومانی تێدا نییە و شتێکی سروشتی ئەوەیە کە مرۆڤ بە شەوق و زەوقەوە بەرەو ئەو کەسە دەچێت کەوا دەزانێ لە کاتی ئاتاجیدا پێداویستی بۆ جێبەجێ دەکات و لە تەنگانەدا بەهانایەوە دێت و لە دڵتەنجیدا هێوری دەکاتەوە جا لە هەموو ئەمانەوە بۆمان دەردەکەوێت کە ئەو بیر و لۆچوونانەی کە بەهۆیانەوە وشەی ئیلاه بۆ پەرستراو بەکارهاتووە ئەمانەن جێبەجێکردنی پێویستی و پەنادان و هێورکردنەوە و بوونی دەسەڵات و بەرزی و زاڵی بەو شێوەیە ڕەچاوی ئەوەی لێ بکرێ کە پێداویستی جێبەجێ بکات و لە تەنگانەدا توانای پەنادانی هەبێ و لە بەرچاوان دیار نەبێ وەک ئەوەی نهێنیەک بێ کەس هەستی پێ نەکات و خەڵک هۆگری بن و لە ترس و تەنگانەدا پەنای بۆ ببەن بیر و لۆچوونی نەفام دەربارەی ئیلاه لاپەڕا 29 پاش ئەم لێکۆڵینەوە زمانەوانیە وا چاکە سەیرکەین بزانین تێڕوانین و بیر و لۆچوونی عەرەب و نەتەوەکانی پێشوو
بەرامبەر بە ئەلوەهیە چۆن بووە کە قورئان بەهاتنی پوچی کردەوە هەروەک لەمە و دوا بەپێی ئاەتە پیرۆزەکان ڕوونی دەکەینەوە. یەکەم پەروەردگار لە سوڕەی مەڕیەم ئاەتی 81 دەفەرمێت واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزا واتا بێجگە لە پەروەردگار چەند شتی تریان بە ئیلاه بە خودا دانابوو تا بۆیان ببێتە بربەستی سزا و مایەی دەسەڵات. هەروەها لە سوڕەی یاسین ئاەتی 74 دەفەرمێت واتخذوا من دون الله آلهة لعلهم ينصرون واتا بێجگە لە ئەڵڵا چەند خودای تریان هەڵبژارد و کردنیانن بە خودای خۆیان بەو ئومێدەی لە تەنگانە و شەڕ و شۆردا سەریان بخات. لەم دوو ئاەتا تێدەگەین کە ئەوانەی نەفامەکان دەیانکردنە خودای خۆیان ویان دەزانی دۆست و پارێزەریانن لە ناخۆشی و تەنگانەدا ئەگەر لە پەنای ئەواندا بن ئەوە لە ترس و کەم و کوڕی بەدوور دەبن. دووەم پەروەردگار لە سوڕەی هود ئاەتی 101 دەفەرمێت وما ظلمناهم ولكن ظلموا أنفسهم فما أغنت عنهم آلهتهم التي يدعون من دون الله من شيء لما جاء أمر ربك وما زادوهم غير تتبيب. واتا لو کاتەی فەرمانی پەروەردگارت بۆ فەوتاندنیان هات خدای گەورە پێشتر باسی نەتەوەکان و پێغەمبەرەکانیانی کرد کە ئەوان هەر بەگوێیان نەدەکردن تا خدای گەورە فەوتاندنی ئەو خودادا تاشراوانە کە ئەوان لە جاتی خوا هاواریان دەکردنێ دەیان پەرستن بە هاواریانەوە نەدەچوون تا سزای خدای گەورەیان لەسەر لابرن و هاوارکردنەکەیان خەسارەتمەندتری کردن. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەننەحل ئاەتی 20 و 21 و 22 دەفەرمێت والذين يدعون من دون الله لا يخلقون شيئا وهم يخلقون أموات غير أحياء وما يشعرون أيان يبعثون إلهكم إله واحد فالذين لا يؤمنون بالآخرة قلوبهم منكرة وهم مستكبرون. واتا ئەوانەی بە خودیان داناون و لە جیاتی خودای گەورە هاوار بۆ ئەمان دەبن هیچ شتێکیان پێ بەدی نایەت چونکە خۆیان بەدی هێنراون مردوو بێجیانن و زیندوو نین خۆشیان نازانن کەی زیندوو دەکرێنەوە هەر خودای ئێوەیە کە تەنها خودایە. هەروەها لە ئاەتی 88 سوڕەی ئەلقەسەس دەفەرمێت ولا تدعوا مع الله إلها آخر لا إله إلا هو واتا لەگەڵ ئەڵڵادا هیچ خودایەکی دی بەناحەق بڕیار مەدە و بانگی مەکە چونکە هیچ پەرستراوێکی تر نییە شایەنی پەرستنی ڕاستەقینە بێت بێجگە لەو. هەروەها لە ئاەتی 66 سوڕەی یونس دەفەرمێت ألا إن لله من في السماوات ومن في الأرض وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. واتا ئەو نەفامانەی بە شوێن ئەو هاوڵانەدا دەچن کە بۆ خودایان بڕیارداوە و لە غەیری خوادایان پەرستن درۆ دەکەن تەنها دوای گومان و ئارەزووی خۆیان کەوتون. لەم چەند ئاەتەی ڕابردوو چەند شتێکمان بۆ ڕوون دەبێتەوە. لەوانە یەکەم هەبوونی ئەو بتانەی کە نەفامەکان کردوبیانن بە خودای خۆیان لە تەنگانەدا هاواریان بۆ دەکردن و لێیان دەپاڕانەوە. دووەم ئەوانەی کرابوون باخوا هەر بد نەبوون هەر جنۆکە و فریشتەکان نەبوون بەڵکو مرۆڤیشیان تێدا بوو کە پێشتر مردوبوون و
باوەڕیان بە کاریگەری ڕۆحیانەتیان هەبوو وەک ئەم ئاەتە ڕوونی دەکاتەوە کە دەفەرمێ ئەموات غەیڕ ئەحیا وما يشعرون أيان يبعثون واتە مردوون زیندوو نین خۆشیان نازانن کەینێ زیندوو دەبنەوە. سێم ویان دەزانی کە ئەو بتانە گوێیان لێیانە و دەتوانن سەریان بخن. لێرەدا پێویستە خوێنەر و بیسەری بەڕێز ئەوە بزانێ کە چەمچی پاڕانەوە چۆن داوای سەرخستن و کۆمەچی لە ئیلاه دەکات کە یەکێک تینووی دەبێت داوای ئاو لە خزمەتکارەکەی دەکات بۆی بهێنێت یان نەخۆش بێت داوا لە دکتۆر دەکات چارەسەری بکات. ناتوانین بڵین ئەمە وەکو ئەو پاڕانەوە وایە کە لە خودای پەروەردگار دەپاڕێتەوە یا مانای ئەوە نییە کە خزمەتکارەکە یا دکتۆرەکە بە خوددا دانران لەبەر ئەوەی کارەکەیان بە پێی یاسا و ڕێسای سروشتی هۆ و هۆکار بوو. لەو بازنەیە نەچووە دەرەوە بەڵام کاتێک کابرا تینووی دەبێت یا نەخۆش دەکەوێت داوا لە قەبری پیاوچاکێک بکات کە بە هەزاران کیلۆمەتر لێوە دوورە یا هاواری بتێک بکات و داوای لێ بکات وەکو کە لە پەروەردگار داوا دەکات. حتمما بەم داواکردن و پاڕانەوە و هانا بۆ بردنە ئەو قەبرا یان ئەو ڕۆحیانەتی ئەو پیاوچاکەی کردە خوددا. دەزانین کە کابرا داوا لە قەبرەکە دەکا یا بتەکە دەکا و هاواری لێ دەکا باوەڕی وایە و هەست دەکات کە لە دوورەوە دەیبینن و گوێیان لە دەنجێتی. لەبەر ئەوەی دەسەڵاتێکی واشیان بەسەر جیهانی وەکارەکاندا هەیە ئیدی بە شەوەیەکی غەیبی و نادیار و بێ بەکارێنانی هۆیەکان دەتوانن ئاوەکەی بدەنێ و شیفای نەخۆشیەکەی بنێرن. پوختەی قسان ئەوەیە کە مرۆڤ لە پەروەردگار دەپاڕێتەوە هاواری دەکات بێشک بیر و لۆچوونی وایە کە خوددا دەیبینێت و دەیبیستێت و دەسەڵاتی وهەیە کە بە شێوەیەکی غەیبی و دوور لە یاسای سروشتی و هۆکار بۆی جێبەجێ بکات. سێم پەروەردگار لە سوورەی ئەلئەحقاف ئایەتی 27 و 28 دەفەرمێت وَلَقَدْ أَهْلَكْنَا مَا حَوْلَكُمْ مِنَ الْقُرَى وَصَرَّفْنَا الْآيَاتِ لَعَلَّهُمْ يَرْجِعُونَ فَلَوْلَا نَصَرَهُمُ الَّذِينَ اتَّخَذُوا مِن دُونِ اللَّهِ قُرْبَانًا آلِهَةً بَلْ ضَلُّوا عَنْهُمْ وَذَلِكَ إِفْكُهُمْ وَمَا كَانُوا يَفْتَرُونَ. وَتَا ئەو شار و جێگانەی دەوری مەککەمان وێران کرد وەک نەتەوەی عاد کە لە ناو گردە زیخەکان بوون و نەتەوەی ثەمود کە لە نێوان مەککە و شام بوون هەروەها سەبا کە لە یەمەن بوون و مەدیان کە لەسەر ڕێگای مەککەوە بۆ غەزە بوون هەروەها ئەو دەریاچەی نەتەوەی لووط پێیدا دەڕۆیشت. ئاەت و نیشانەکانی خۆمان بە چەندەها شێوە بۆ دووبات کردنەوە و نیشانمان دانەوە کە فەوتاشن و نەخۆیان و نە ئەوانەی لە جیاتی ئەڵڵا بە خوددایان دانابوون لە بەین چوون. ئەدی ئەوانەی کە دەیانگوت ئەو پەرستراوانە لە خوامان نزیک دەکەنەوە کوان هیچیان پێکراوە توانیان سەریان خەن یان هەر لێیان بزر بوون و پێک نەگەیشتنەوە. ئەوەش ئەنجامی ئەو درۆی کە دەیانگوت ئەوانەی بەخوامان داناون حتمەن بەهانامانەوە دێن و بەسەرمان دەخەن واژ نەبوو. هەروەکو پەروەردگار لە سوورەی یاسین ئایەتی 22-23 دەفەرمێت وما لي لا أعبد الذي فطرني وإليه ترجعون أأتخذ من دونه آلهة إن يردني الرحمن بضر لا تغن عني شفاعتهم شيئا ولا ينقذون. وتا بۆچی ئەو خوددایان نەپەرستم کە منی هێناوەتە بوون و هەمووش هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە. ئایا دەشێت جگەل لەو چەند خودای تردانێم و بیان پەرستم کە ئەگەر خودای بەخشندە بیەوێت زیانەکەم پێ بگێنێت ئەوە خوا قەستینانە ناتوانن بە تکاکردنیش ئەگەر هەیان بێت ئەو زیانە بگێڕنەوە و ڕزگارم بکات. تکایان نییە ئەگەر هەشیان بێت سوودێکیان نییە. هەروەکو پەروەردگار لە سوورەی ئەززومەر ئایەتی 3 دەفەرمێت ألا لله الدين الخالص والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى
إن الله يحكم بينهم فيما هم فيه يختلفون إن الله لا يهدي من هو كاذب كفار. واتا ئەو کەسانەی لە جیاتی خودای گەورەشت و کەس و لایەنی تر دەکەنە خوا و پەروەردگار و سەرپەرشتیاری خۆیان دەڵێن بۆ ئەوەی دەیان پەرستین تا لە خودامان نزیک بکەنەوە. بۆ نمونە ئەو فریشتانەی ئەوان وایان دەزانی لای خدا بەڕێزن و خاوەن پلە و ئاسن بەردیان لە شێوەی وان بە بۆچوونی خۆیان دەتاشی و دەیان پەرست. بێگومان پەروەردگار لە ڕۆژی دواییدا داوەری لە نێوان ئەو شتانە دەکا کە لەسەری جیاجیان هەیە و لەسەری ناکۆک بوون. هەروەک پەروەردگار لە سوورەی یونس ئایەتی 18 دەفەرمێت ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون. واتا شتیوا بێجگە لە خوددا دەپەرستن کە نە زیانیان پێدەگەێنێ و نە قازانج دەشڵێن ئەوانە لای خوددا تکاکارمانن و دەتوانن نزیکمان بکەنەوە لێی. لەو ئاەتە پیرۆزانە چەند شتێک دەردەکەوێت. لەوانە نەفامەکان بیر و لۆچوونیان وانە بوو کە دەسەڵاتی کارجێڕی ئەم بوونەوەرە بەسەر بتەکاندا دابەش کرابێت و خودایەکی بەدەسەڵات لە ڕووی هەمویانەوە نەبێت بەڵکو بیر و لۆچوونێکی ڕوونیان لەوەدا هەبوو باوەڕیان وابوو کە خودایەکی زاڵ و بەدەسەڵات بەسەر هەموو خواکانی ترەوە هەیە کە بە وشەی ئەڵڵاه ناویان دەهێنا. وایان دەزانی ئەو دار و بەرد و بتەدا تاشراوانە بۆیان هەیە و دەتوانن هەندێک کاروباری ئەو خوددا گەورە و بەدەسەڵاتە بکەن چونکە قسەیان لای ئەو دەڕوا و ئاواتەکانی ئەمانیان پێدێدەدی. بەهۆی ئەوانەوە دەتوانن سوود وەرگرن و زیان لە خۆیان دوورکەونەوە. لەبەر ئەمە بوو کە ئەوانیشیان لەگەڵ ئەڵڵادا بە خوددا دادەنا. جالێرەوە دەردەکەوێت کە هەر کاتێک و هەر مرۆڤێک یەکێک بکاتە تکاکاری لای ئەڵڵا و لێی بپاڕێتەوە و پشتی ببەستێ و بەڕێز لێنان و بە گەورەدانانی و نەزر و قوربانی بۆکردنی بە مەزنی بناسێت و بزانێت ئەوە بە گوێرەی ئەو زاراوەی نەفامەکان دایانناوە بە خوددا دانانی ئەو کەسن. هەروەک پەروەردگار لە سوورەی ئەننەحل ئایەتی 51 دەفەرمێت وقال الله لا تتخذوا إلهين اثنين إنما هو إله واحد فإياي فارهبون. واتا خدای گەورە فەرمووی دوو خوددا مەپەرستن وا مەزانن کە دوو خوددا هەیە بەڵکو تەنها یەک خوددا هەیە جاکەوا بوو تەنها لە من بترسن. پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئایەتی 80 دەفەرمێت ولا أخاف ما تشركون به إلا أن يشاء ربي شيئا. واتا ناترسم لەوانەی کردوتانن بە هاوبەشی خوددا زیانم پێ بگەێنن تەنها ئەگەر پەروەردگاری من کە ئەڵڵایە بیەوێت تووشی شتێکم بکە ئەوە تووشم دەکات. پەروەردگار لە سوورەی هود ئایەتی 54 دەفەرمێت إن نقول إلا اعتراك بعض آلهتنا بسوء. واتا نەتەوەی هود بە هودیان گوت وابزانین خودایەکانمان تۆیان تووشی شێتی کردووە و دەستیان لێوەشاندووی چونکە تۆ جنێوت پێداون و ناهێڵی بیان پەرستین. لەم چەند ئاەتا پیرۆزە بۆمان دەردەکەوێت کە نەفامەکان وایان دەزانی ئەگەر خودایەکانیان کە بۆ خۆیان دایان تاشی بوون تووڕە بکەن گرنگیان پێنەدەن و سۆزیان بۆیان نەچێ ئەوە تووشی ناخۆشی و نەبوونی و نەهامەتی و قات و قوڕی و مردن دێن. پێنجەم پەروەردگار لە سوورەی ئەتتەوبە ئایەتی 31 دەفەرمێت اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله
أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لا إله إلا هو سبحانه عما يشركون. واتە قەشە و مالمەکانیان زانایانی دینەکەیان کردبووە خوددا، هەروەکو کە ئیسای کوڕی مەریەمیان کردبووە خوددا لە کاتێکدا کە تەنها فەرمانی ئەویان پێکرابوو کە تەنها یەک خوددا بپەرستن، چونکە بێجگە لەو خودای دیشانی پەرستن نییە. پەروەردگار لە ئاەتی 43 سوڕەی ئەلفورقان دەفەرمێت: أرأيت من اتخذ إلهه هواه أفأنت تكون عليه وكيلا. واتا دەبینی چۆن ئەو کەسەی هەوا و ئارەزووی خۆی کردووە بە خودای خۆی، چما ئەوەی ئەو دەیکات بە ئۆباڵی تۆیە. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام دەفەرمێت: وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم شركاؤهم. واتا هەروەها بت و زێوان و ئەوانەی ئەمان بە هاوڵ و هاوبەشی خودایان دانابوون، کوشتنی منداڵەکانیان لە پێشچاوی خەڵکی جوان کردبوو، ئیدی ئەمانیش بەگوێیان دەکردن، ئەوەش بە خوددا دانانەکەی ئەوانە. پەروەردگار لە سوڕەی ئەشوڕا ئاەتی 21 دەفەرمێت: أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. واتا یان هاوڵیان بۆ خوددا داناوە تا یاسا و ڕێسای وایان بۆ داڕێژێت کە خودای گەورە مۆڵەتی پێنەداوە. بە سەرنجدان لەم ئاەتانە دەردەکەوێت کە وشەی ئیلاه ئەم جارە لێرەدا مانایەکی تر دەبەخشێت کە زۆر لەوانی دی جوداوازترە. باسی ئێرە باسی هیچ دەسەڵاتێکی دەستڕۆیشتوو بەسەر یاساکانی سروشدا نییە. ئەوەی لێرە بە ئیلاه ناسێنراوە دەرونی مرۆڤە یان هەوا و ئارەزوەکەیەتی. ئەوەی لەم ئاەتەدا بە خوددا ناسێنراوە بۆ ئەوە نییە کە لە تەنگانەکاندا هاواری بکەن یا بانجیکەن و لێی بپاڕێنەوە یا وا بزانن کە زیانیان هەیە یان قازانج، بەڵکو بۆ ئەوەیە فەرمانەکانی بکەنە یاسا و ڕێسا و دەستوری ژیانیان و ئەوەی ئەو بڵێت بیکەن ئەوا دەیکەن و ئەوەی ئەو بڵێ مەیکەن ئەوا لێی دوورکەونەوە و نایکەن. چ شتێک ئەو حەڵاڵی کات ئەوە بە حەڵالی دەزان و چ شتێک ئەو حەرامی بکات ئەوە بە حەرامی دادەنێن. مانای خوا لێرەدا ئەوەیە کە ئەو کەسیان لایەنە پێویستی بە هێزێکی لە خۆی باڵاتر نییە بگەڕێتەوە لای و شتی لێ وەرگرێت و بیکاتە بەرنامەی ژیانی خەڵکی یان یاسا و دەستوریان. ئەو کەسە یان ئەو لایەنە یان ئەو خودایە کە لێرەدا بە یەکێک لە مانەکانی زاراوەی ئیلاهە، ئەوەیە کە مافی ڕەهای داڕشتنی بەرنامە و یاسا و ڕێسای هەیە. جا ئاەتی یەکەم بۆمان دەردەخات کە چۆن جوولەکە و دیانەکان قەشە و مالماکانیان کردبووە ئیلاه و پەروەردگاری خۆیان، هەروەک لەو فەرمودەی کە تیرموذی و ئیبن جەریر جێڕاویانەتەوە کە عەدی کوڕی حاتەم پەروەردگار لێ ڕازی بێ چووە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەو کاتەشدا خاچێکی لە ملدا بوو کە لە زێر دروست کرابوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم ئاەتەی خوێندەوە: اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله. عەدی دەفەرمێ پێم گوت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆ ئەوانە قەشە و مالماکانیان نەدەپەرست. فەرمووی با دەیان پەرست، چونکە حەڵاڵیان بۆ حەرام دەکردن و حەرامیشان بۆ حەڵاڵ دەکردن، ئەوانیش بەگوێیان دەکردن، ئەوەش پەرستنیانە. بەڵام ئاەتی دووەم ماناکەی زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەگەر یەکێک شوێنی هەوا و ئارەزووی خۆی دەکەوێ و لەسەرەوەی هەموو شتێکی دابنێت لە ڕاستیدا کردوویەتە ئیلاه. بەڵام ئەو دوو ئاەتەی دوای ئەوان ئەگەرچی وشەی شوڕەکە تیاندا لەجێ ئیلاه بەکاراتوە، بەڵام مەبەست لە هاوڵ پەیداکردنەکە بۆ خودای گەورە لە ئەلوەهیەدایە. جا لەو دوو ئاەتەدا بەڵگەی ئاشکرا و دیار هەیە کەوا ئەوەی وا بزانێت کە پیاوێک یا کۆمەڵێک کەس بە بەرنامە یان یاسایەک یان ڕێبازێک یان ڕێوڕەسمێک دانێن و دەیکەنە یاسایەکی ڕەسمی کە پێچەوانەی دینی خوش بێت، هەر یاسایەکی بەجێیە، ئەوە ئەو یاسا دانەرانە لە تەوحیدی ئەلوەهیەدا بە هاوڵی خوددا دانراون. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.